هەبوونی پرسێک لەم گەڕەکە خەریکە ڤایرۆسی کۆڕۆنا لە حاڵەتەوە دەکات بە دیاردا. ئێرە گەڕەکی کارێزانە کە تەنها لە ماوەی 3 ڕۆژدا زیاتر لە 60 حاڵەتی ڤایرۆسی کۆڕۆنای لێ ڕاگەیەندراوە. هەر بۆیە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ڕای دەگەیەنێت 150 توشبووەکانی هەولێر لە دووپرسەکەی گەڕەکی کارێزانی ناوشاری هەولێر تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر باسی لەوەش کرد 13 گەڕەک و ناوچە لە پارێزگای هەولێر داخراون و کێرانتین کراون. تا ئێستاش 4 نەخۆشخانە بۆ چارەسەری هەڵگرانی ڤایرۆسی کۆڕۆنا ئامادەکراون. دوو پرسە هەبووە، ئەو دوو پرسە بۆ هۆکاری ئەوەی کەوا چەندین نەخۆشی لێ تۆمار بکرێتن و ژمارەیەکی زۆر لەو تازیەیە هەلگەری ڤایرۆسی کۆڕۆنا بوو. ئەو کەسانەی کە سەردانی ئەو پرسیان کرد و خزم و کەسوکارەکانیان کەوا هەلگەری ڤایرۆسەکە بوون و پۆزەتیڤ دەرچوون، یار بۆ ئەوان لە چەند گەڕەکێکی تری شاری هەولێر بوون و یانیش لە شارۆچکە و گوند و شوێنی تر بوون. بۆیە بڕیاردرا ئەو شوێنانە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دابخرێتن. ئێرە سنتەری چارەسەرکردنی کۆڕۆنایە لە شاری هەولێر و هاوڵاتیان دەهێنرێنێرە و فەحسیان بۆ کرێ خۆ بزانین کۆڕۆنایان هەیە یاخودنا. هاوڵاتیانی هەولێر و دەوروبەری و گەڕەکەکانی کە کەرەنتین کراون بەشێکیان دەهێنرێنێرە لێرەوە دەرئەکەوێ ئاخۆ ئەم کەسە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنایە یاخودنا. ئەمە دکتۆرە بانەیە کە ڕۆژانە زیاتر لە 8 کاژمێر پشکنین بۆ گومان لێکراوانی ڤایرۆسی کۆڕۆنا دەکات. ئەو دەڵێت ئێستا هەولێر لە دۆخێکی خراپدایە. وتی تەنانەت ئێستا ئێمەش ترسێکی گەورەمان هەیە وەک پزیشکان، ژیانمان لە مەترسیدایە. بدایەتی مانگ زۆر باش بوو، زۆر حاڵەت کەم ببووە، یعنی کەیسەکان ئیلا ئەگەر یەکێک لە خارج هاتباوە ئەو جەهە بوو، بەس ئێستا نا ئێستا ئەو چونکە بڵاویش بوویتەوە لە زۆر گەڕەکی دێن، ینی خەڵکەکە زۆر دێن. ئەوەی ئەم لێرە دیتبم زۆربیان لەبەر تێکەڵی بووە، جێ قەرە باڵغ، یعنی شتە کە مەمنوع کرابی ئەکید لە استیفادەی خەڵکەکەیە کە حکومەت دەلێ پرسەی دامنێ حەفلەی مەکە، جێ قەرە باڵغ مەکە، ینی کە ئەو شتانە دەکەن خەڵکەکە زیاتر. ئەوەی ئەم دیتبم هەموو لەو حالەتانە تووشیان بووە. یعنی زۆر مهمترین شت خۆپاراستنە، یعنی بەڕاستی عیلاجێکی وهای نییە. عیلاجەکە هەر ئەوەیە کە نیشانەکانی لەو کەم بکەینەوە، زیاتر لەسەر شخصی خۆت ڕادۆستی دەبی، زیاتر خۆت بپارێزی لەوەی کە نەچێ ناو قەرەباڵغی بەرکەوتنت نەبی، چونکە هەر بەرکەوتنەک زیاتری لێ دەکەوتەوە، هەم لۆ خۆت لۆ خێزانەکەت لە هەموو ینی لە هەموو دەوروبەرەکەت زەرری دەبیت. لە پارێزگای هەولێر بەگشتی 3095 کەس کەرەنتین کراون و ئێستا 679 کەس ماون و ئەوانەی دیکە ڕەوانە کراونەتەوە. 13 گەڕەک و شوێن لە سنووری پارێزگای هەولێر داخراون و 9 گەڕەک لە نێو شاری هەولێر و 2 شوێن لە سۆران و 2 شوێن لە دەوروبەری هەولێرن. پشکنین لەو شوێنانە دەکرێت و دواتر لە سەرنجامی پشکنینەکان بڕیار لەسەر کەرەنتینکردن یاخود کەرەنتین نەکردن دەدرێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.